بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت لە بازاڕی شێخەڵای هەولێرم دەچمە لای بەشێک لە کاسبکاران لیان دەپرسم لە دوای هاتنی یەک موچە کە 85 ڕۆژ فەرمانبەرانی یاریمی کوردستان بێ موچە بوون لە دوای ئەوەی کە یەک موچە دابشکرا چەندێک گۆڕانکاری بەسەر بازاڕدا هاتووە هیچ گۆڕانکاریەک بەسەر بازاڕدا هاتووە و کاسبکاران دەربارەی دۆخی بازار چی دەڵێن ئێوە لەگەڵمان نابن من سەرنج و تێڕوانی بەشێک لە کاسبکارانی بازاڕی شێخەڵای هەولێرتان بۆ دەگوازمەوە بیسەر و بینەرمان بێت. سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته بخير بك. موچەیەک دابشکرا هیچ گۆڕانکاری لەسەر بازار دروست کرد؟ والله تۆزەشی گۆڕانکاری دروست کرد تۆزە زۆر ئەوها نەبوو. ئەرێ وڵی برێم زۆر یەکزارەوها بی یەکزارەوها نەبوو هەر تۆزەکەەوە بوو تۆزە گورم بازار جوو لە هەر لە جادەکان تەماشا کرد پێشی موچە بدرێ ئەو جادانە چۆر بە هێواران دەچوونێ ئێستا دوونێواری چوومەوە جادەکان گەلە قەرەبارە بوو. ئەگەر موچە ئەوها زوو دابش بکریان لە کاتی خۆی دابش بکرێ گۆڕانکاری دروست دەکات کوڕا سەتان سەد ئەوە سەتان نەهۆتنەوەی ئەوە موچە زیاد دەکرێ. ئەرێ وڵا موچە زیاد بکرێ و خەرج مەعاشەکەی وەگرێ و لە کاتی خۆی و زۆر باشە نەحمەتی خۆیەوە. مامکەمالە و گەنجە دەرێ قسەی مەکە دەتگرن لۆ دەتگرن ئەگەر قسەی پێی؟ والله ناوەڵە کەس ناگرەوە هەر لە بەخۆی دەرێەوە هەر بەخۆی سەحبەت چییە؟ جا مامکەمال پێم بڵێ بازار بەچی دیکە دەبوژێتەوە؟ والله بە هەموو شتێکی ئەگەر خەرج ئەو حکومەتە مساعدی ئەو خەرکەی بکە برێم پارەی کاربای دابەزینی ئاوی دابەزینی بەنزین دابەزی خەرک بازار هەموو پێکەوە بازار حرەکەیەکە هەموو چاوەکان لەسەرەوەن کە موچەی مانجی 6 و 7 دابش والله ئینشاءالله دێ بە زۆر زەحمەتیشە ئەرێ وەڵا زۆر زەحمەتە لەبەرەوەی ناوانی ئێرە شەکەی جێبەجێ دەکەن ئەوانی بەغدای هەمووی دوژمنی یەکدینە لەگەرێک نینە برێمە هەرێکە قسەچی دەکەن بەغداش سزای موچە خۆرانی هەرێم نادات بەرێ وڵا چۆن نایداوەدی کۆ وای زەرەر هەنە فەقیرێ خۆ حکومەتی مە زەرێر ناکە ئیزەرە دەکات توی ئەمنم ئەو میلەتە فەقیر و ڕسوڕوتە زەرێر دەکانە کۆوانە و مەسوولانە هەموو بەش خۆیان پارە هەیە. سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته بخير بێت. سلام علیکم. بابزانم دۆخی بازار چۆنە؟ والله خراپ ینی کە موچەیش دابش کرا بە قورئان باشترە بری باشتر نییە ئەگەر بری کابرا لە 3 مانگە موچە کاتی هەر باشترە بێ باشتر لەوەی نی ئەتو بێ ئەگەر بازار بری بە موچەی باش بی باش نابی بەس بێ باشە لەو خەکەی باشتر کابرا هەیە کرێتیە هیچی نییە بەڕاستی کابرا ئەوڕۆ دەبینی کابرا کرێتیە چاوەڕێ معاش دەکە لە 3 مانگە معاشیان دەیتێ بەس هەر باشە بێ باشتر نەگنێ ئەو معاشش درایە خەڵکی قەردارە تەلەفۆن لۆ دەکرێت کاکە و معاش دۆگرێ و پارەی لۆ ناینیوە وڵای ئەوزات با پێ دێم کابرا قەردار بی دەبینی معاشەی وەرگرتیە هەندێک بدێتە کرێخانی ئەدی مەسفی ماری منداڵی بەڕاستی تاسیری دەکاتن بەس کابرا ئەتوبری 3 مانگە معاش نهاتیە معاشەکە بێ هەر باشترە لە بۆ ئەو کابرا دەبینی 3 مانگە چاوەڕێی معاشش دەکە معاشەکە بێ باشتر نەگنی گوناح کابرا بێ وڵی کورە چەندە معاشەک ناتێ باشە بێ باشترە لەوەی نێتن بێ باشترە بازارەکەش دەجولێتەوە فەرق دەکا هەرچی هەندە قەردی پێ دەدرێت هەندە قەرد پێ کابرا کرێتیە دەداتەوە مەسفی ماری منداڵی دەکە باشترە کو شتوانیە کورە دەلێگەرەوە 3 مانگە ئیشەڵە چا پێزمان کرد کورە وڵا گوناحبار دەبی گوناحبار دەبی بەڕاستی زاهێ دەڵێ 6 مانگیشکەژنی تاسیرم لێ ناکە ئەو قسانە کاریگەری خراپی لەسەر دەرونی فەرمانبەر و موچە خۆرامەتی نایڵێ کورە کوبە کابرا ئێستا کابرا هەیە مەسەڵە کابرا هەیە لۆی دەسوڕێ وەڵا با پێزمان کەنی والله گوناحبارە بری بە پێزمانش کەنی ئەگەر دەمانجیش پێ بچی کە حکومەتی عێراق نەنێری پارەکەی نەنێری بەڕاستی لە دەمانجی هەمانگەش تا باشە ئەگە بێت چەند بیتن معاشەکە بێ باشترە هەم لۆ بازار و هەم لۆ خەڵکەش باشترە ئێستاوە چاوەڕێمان دەکەم لەکانە ئەو عالەمە ڕاستی ئێدز بێ معاش بە کۆتیان معاشەکە دەی باشترە خەڵکە زیاتر ینی باشترە بەڕاستی لە هەم کەسەش باشتر لۆمە باشترە کابرا کرێتیە باشتر کابرای ئەوڕۆ 3 مانگە معاشوە معاشش وەگرتیە بەخوای هاتیە بەسەڵفانی شەکری بەس ئەگە معاش نەبی دێ کاکە وڵی موچە ناتێ نییە پارە نییە خەڵک پارەی نەبی جلبەرجی ناکریتن هەموو شتێک وایە نەک جلگو بەرێک هەموو شتێک ئێستا من لە ماری خۆم ئەلێ لە کاسی بم پێشتێ مەستوفەش باشم دەکرد ئێستا مەستوفەم کەمتر کردووە بەڕاستی بەعقەت ئەلێ کوانە مەسەلە ڕۆژەی شتێکی باشمان دەفرۆش لەگەڵ دەچخۆم هەموو شتێکم دەبرد بەس ئێستا مەسەلە پێشتێ دووسێ علاگەم دەبرد ئەلعەدوو علاگە دەبە علاگەش دەبم دەبی ئیسابی ئەتو بەرچ خۆت بکەیت یعنی کابرا هەموو کەسێک تەماشای بەرچ خۆی دەکەیت یعنی کابرا گە پارەی لە مزمی چی دەکرێت گە پارەی لە مزنەبی ناکری یا هەمومان وایە موچەیەک دابش کرا گۆڕانکاری زۆر لە بازار دروست کردیان کەمێک یان هیچ گۆڕانکاری دروست نەکردووە بە قوڕان کاگە بە معاشەشی بازار نازوولێ بزانلەوە معاشەش بازار نازوولێتن معاشێک لەوانێ معاش خۆرێ لەوان 500 600 هزار وەرێ منە
والله ئێوڕۆ نەفرەکات کابم دەگوێت کری سێمانجی قەردارم باشە کری محاشەشی وەردەگری بەداتە کری خانی یامی خواتن یامیدادەوە قەردیان مەصرف پێ بکاتن بەڕاستی بۆ محاشەشی نازوو لەگە دوو مەحاسێ مەحاش بێ بازاری مەدەجوولێ بەس بە یەک مەحاشی نازوو لێ بەڕاستی ئێستا ئێوەش چاوتان لەوەیە فەرمانبەران موچەکانی خۆیان وەرگرن حکوومەتی عراقی و پارەی بنێری هەتا بازار ببوژێتەوە ئەرێ وەڵڵا لەخوا بەگە بێتن ئەمە چینی کاسبکار هەموو ڕۆژە مەحاش ببێ ماخۆش زانم ماخۆشە بازاری مەدەجوولێ خوای منەکە مەحاشخۆری نیە بە مەحاشخۆر نینە بەس هەرچەندی مەحاش بێتن بازار یەک خەبەری خۆش دێتن هەمزارە بازار مادەژ یەک خەبەری خۆش یەک جار بێت مەحاش دواخرا بازار مێکسەر ڕادەوەسیتن بە خەبەری خۆش بازار دەجوو نەک بەدرانێ هەتا مەحاش بێتەوە باشترە وەڵڵا کە ئێستا بازار بەو جۆرێ چەند ئەتوو مەسروفی خۆت کەمتر کردەوە وەڵڵا زۆر وەڵڵا هەزار کەم کوڕین بێ لە ماری ناتانێ بیکڕم لەبەوەی قەرداری جملە تقریبا 8 ملیۆن جملە ساڵە سەمایە ناتان شتی ماری بکڕم بەڕاستی بدەم خۆم شەرمەزار ناکەم هەتا جملەی قەردی سام نەکەم شتی ناخڕم تا لە خواردنیش مەسروفات کەم کردەوە ئەت زۆریش وەڵڵا شم بەڕاستی لۆمان دەرنانێتن ئێستا من لەو مێزە پشتۆ بەکردی دامە دوو مانگە نەمدا 300,000 کرد بەڕاستی نەماوە بیدەیت ئەگەنێ بلە چی لێ بینم کاوەڕە وڵام سعادەی کردی خوا خێری بنووسی دەسەرمان ڕاوەستایە ئەو مێزە ڕاستەوە مەترەی خۆم مەزە پشتۆ بەکردی داما سلام علیکم سلام ڕحمەت الله موچەک دابەش کرا هیچ گۆڕانکاری لەسەر بازار دروست کرد موچەش دابەش دەکرێت گۆڕانکاری زعیبی نیە بازار هەر دەبی لە خوای بزار دەکە قەنعات دەبی بازار دەبی موچە دابەش دەکرێت موچە عالم سەبرێبی موچە دەدرێت بەشێک لە دوکانداران دەرێن بازارمان نییە بازار هەرێ لە خوای بزار دەکە قەنعات دەبی دەبێت قەنعات دەبی نابێت ملوێنەکە دەبی دەفتەرەکە دەبی هیچ نییە بەس قەنعات دەبی دوود نار دەبی شکری خوای بکە باشترە ئێستا بازار زعیف نەبوو بازار لا الحەمدولله بازاری زعیبی نیە بازار لە خوای بزیاد بی لە جاران باشترە بەس عالەمە هە دەرێ دەنووزێتەوە دەری شم نییە هەگە 100,000 هەبی هە دەرێ ئەوڕۆ بازارم نەبوو هەگە 200,000 بە دەرێ بازارم نەبوو الحەمدولله زۆر شکر خوا لێت بە زیاد بی خوا شکرانەی دەوێ شکرە بەجێ بکەم خویان لە بەزای دەیخرکەمەوە باشە فەرمانبەرەکە موچەی وەرنەگرتبی نێ لە بازاری پارەی سەرفکە کاسبکار بەچ بازار هەر دەبێت الحەمدولله بە هەندێک هەر دەبێ عرب دەکرێت عرب نەبی کورد دەکری الحەمدولله لە خوای بە زیادی بازار عیبی نیە زۆر شکرانەی دەوێ مشتریەکان زیاتر عربن یان کوردنی عرب و کوردن زیز فەرقی نیە لەو منەوە چیەکە کورد دەکرێت عربیش دەکری کیانیان زیاتر دەکرێت عربەکە زیاتر دەکری کوردەکە زیاتر دەکری منی ئەوەی نی قۆرە هەمووی دەڕواتن چکو عربەکە دێ سێ چارێژ دەبا کوردەکە دەبا فەرقی نیە ئەو سێ مشتریمە سێ کووردە الحەمدولله کوردەکە زیاتر شای دەکری لە خوای بە زیاد بازار ئێستا باشە الحەمدولله بازارم لە خوای بە زیادێ بازارمی زعیبی نیە برێ مەعاش نیە لە خوای بزات مەعاشێ ئەو دە سی ڕۆژ تاخیر بۆز بەغدا نەینارد خەتای بەغدای بوو ئەگەر هەرێمی کوردستان ڕێکەوەی لەگە بەغدا باش دەبی ئینشاڵڵا بەغدا باش دەبێت 30 ڕۆژ دوواکە دیان 85 ڕۆژ 80 ڕۆژ دواکەوت 80 ڕۆژ دواکەوت بەس عالم سەبری هەبی دێتن سەبرەتەکەن سەبری دەبێت دەبی سەبرکەی کاکەوە سەبرکەی بەغدا موچەکەی ڕاگەیتێتەوە بەغدا لەگە دەوێت لەگە هەرێمی کوردستان لێک بووتەوە خەتای بەغدا موچەک هات هیچ گۆڕانکاری لەسەر ژیانی تو دروست کرد وڵە لە چێ دروست دەکە هەر پێمان دەکرێت هەروە قەردی دەدەینەوە هەتا ئاخری دەست بەتار دەبینینەوە هەر بەشی قەردی دەکات هەر بەشی قەردی دەکاتەوە ینی بەشی قەردیش ناکەک بە تاوای قەردیش پێ بدەوە موچە خۆی چییە خۆی ئەمە داران کە فەرمانبەر بووین دەوامان دەکرد یعنی لە پاش بیستیمانجێ پارەت پێ نەدەمە دەست بە قەرد دەکرد معلەنم سەری مانجەش موچەی خۆت وەردەگرت پێ باشەوە ئێستا 85 ڕۆژ 8 ڕۆژ موچەی وەرنەگری لەو زروفە زەحمەتە و لەو گرانێ بەشی چ دەکات ئەی چەندێک ئەو معاشە کە تاقید بەوەی کردیا مەسروفاتت کەم کێوە شتی کەمتر بکڕی والله مەسروفات بەدەستە خۆ نێ دەبی شتی کەمالیات کەم کردنە تو مەسرفی ڕۆژانە خواردن و ئەوە یعنی کەمکردنەوەی زۆر بێ ئەوەیە ینی کەمە ینی دەست کەم دەێت و نات دەبی نانی بخۆیشی خۆی ئای خۆی دەرمانت پێویستە هەموو لەو تەمەنێ ئێستاکە هەرێکی چارپێزنەوە نەخۆشی بەردانیشت هێوەنە والله وەریش دەگرین لە سنتەرش وەردەگرین بەس کەمە دەدەن لە سنتەری زاروێ بە دوو مانگە ئەوش عیبێکی معاشەکە بە سێ مانگان نایە ئەوشی معاشەکە و موادی غذاییەکە و هەمووی یەک ئەوە زنجیرەنە لێکدی بەسراینەوە لە دەست ئەو حکوومەتی هەرێمە ئەوە یەک زۆرش قڕز بووە نە قڕز بە هەر زۆرش قڕز بە بەڕاستی زۆر بە زەحمەتە ئەمن بۆ خۆم کە مۆزەف بووم 6 مندارم هەبوو هەر بۆ خۆم ینی ژیانێکی زۆر احتیادی بەڕێمان دەکرد زۆر خۆش خواردنی ینی نارم دەرەجەیەک بەس خواردنمان زۆر باش بوو کەس دینارێکی نەدەینەوە ئێستا
ئێستا خۆم و پیرەژن مایمەوە ئەوزە بەشی ئەوەشم ناکات و بەتوانی ژانی ڕۆژانت بە تەواوەتی پێبەڕەکەی دەی یاخوا خۆی گەورە لە ئاسان بکە مامۆستا بەڕێز سپاس دەکەم لۆ هەموو خۆی گەورە شفا بدە لایەکمان ئینشاءالله ئینشاءالله سەلامەتی دەست خۆش دۆخی بازار چۆنە؟ الحمد لله ئێستا يعني هەستەکەم باشتر بوو ئەم دوو ڕۆژ باشتر بووە بەڵام حتا دوو هەفتە پێشتا زۆر خراپ بوو زۆر پێشێستا زۆر خراپ خراپ بوو يعني ئێمە لای خوانە و سێرەکەین بازار يعني تەواو مرد بوو تەواو بێتاقەت ببووین بەس ئێستا الحمد لله ئەم دوو ڕۆژ دەست پێ کردوەوە باشتر بووە خەڵک موچەک هات تۆزێک باشتر بوو خەڵک چۆنە لە بەرێ بەخۆی هاتوۆتەوە یعنی بە تااقەتێکی بەخۆی هاتوۆتەوە الحمد لله باشتر بووە زیاتر ئێستا با بڵێم خەڵک کە ئەو موچەشی وەرگرتیا ئەوەی کە دێ شتیش دەکڕی بۆنەوە وەکو جاران ئەگەر چیلۆیەک تووشی نابانی و چیلۆ دەبا ئەوەی 2 چیلۆی بردوی چیلۆیەک دەبا کاک تۆزێک کەمتری کردوێتەوە پێشتر کەمتری کردبوو بەس ئێستا ئەو دوسێ ڕۆژە باشترە یعنی زۆر فەرقی کردووە هەر بە داخلەمانە دیارە بە کە ئەفرۆشین ڕۆژانە سێرەکەی ئەیسان دەدەت خۆشەکە گۆڕانکاری بەسەر بازاردا تەمان زۆر ئێمە کابراوەتی وەکو ئەهلی بازار زۆرمان پێخۆشەکە بازارەکە کرێتەوە تااقەتێک داتەوە خۆی خۆشمان لە بێتاقەتیان درەنگە هاتین سعات دا هاتین یانزە هاتین بێتاقەتیە یان سێماکەین ئەمە سعات هەشتیش بین و نۆش بێن هەرە و بینێ نۆڵە هەر سەرخەوە بکەین و زیاتر لەبەر گەرماکەش هەر بخۆمان بێتاقەت بمان ناهاتمان بە بازار دە11 هاتین بە بازار ماشەڵڵا دڵخۆش دیاری وەڵای مەموو دەمێوامە هەوە بەدەست کەس نییە خوا ئەوەندەی داینێ لە باز سەرەتی بازارتان چۆنە؟ وەڵی بازار بە عام زایفە ئارێ بەخێر بێ سەر چاو دارەنە موچەکە چەندە کاریگەری لەسەر بازار بەجێهێشت بەو خوای یعنی خەرک 3 مانگە هەر ئەوانە کرێتی 3 مانگە کرێ خان نەداوە نیە بە موچەکی هێشتا برینەکەی ساڕێژ ناکرێ بەخوای فەرقەکی وهانیە فەرقەکی کەمی هەیە وەرە عیمرانیان بچێشە ئەحمەد وەرە لەیان بچێشە فەرقەکی کەمە یعنی وهان دوو موچەیەش بێ بێکەوە بازار باش دەبژێتەوە ئەگەر پێکەوە بەهات با زۆر فەرقیە بۆ وڵە بازار ینی خەرک چێرە خۆ وەختی خۆی خەرک لە گوندان ساری جارێک دوو جار داهاتە بازاری شتەکانی خۆی دەفرۆش پێی داو دەچێت ئێستا خەرک ڕۆژان دێتە بازاری ڕۆژانە و هەفتانە مانگانە پێویستی بە پارە و خەرجی هەیەوەیە زۆر لە مێژە لێرەی بەخوای لەوە تیفام دەکەم لێرەمە مشتری دایمی خۆت هەیە نیە بەڵێ هەیتمان لەخوای بەزیادی ئەو مشتریانە ئاشیاکردنی خۆیان کەم نەکردەوە زۆر بەخوای زەلام هەیە هاتیە یعنی نەکبرێوەش سەر زەلامەکی زۆر بە عیزەت مەسەن فەقیر عیزەتی هەیە خوای گەورە عیزەتی دایتە فەقیرەکە زۆر بە عیزەتە هاتیە کە هەفتەک دیار نەبوو گوتم لۆ دیارنی خۆ نەساغ نەبووی گوت وەڵی پارە نیە بینە بازارت چ بکەین کە پارەی لە بەرچی نەبی وانە مشتری دایمی تووشە بەڵێ ئارێ وەڵا مشتری دایم منە و هاتیە و کابراکردنەوەی لە چێبینی هەرچەندی بری خراپە معقول نییە موچە خۆ 3 مانگ چاوەڕە بکە معاشێکی بدرێتەوە ئەوی دیکەش ببیتە قەزا و قەدەر ئەم لە بەش بەحاری خۆ معاشی مانجیەک 2 3 4 وەرنەگرتی لەگە 5 ڕەبت نەکرد خسیان لەسەر مانجی 6 الله ئەعلەم مانجی 6 لە دەوی عەزیای دایدێ یان نایەت مناسبە چییە یعنی مهاوڵاتی ئەوە لە قەلق بژی لۆ موچەخۆر لۆ لە قەلق بژی موچەخۆر گرێبەستی هەیە لەگە دەوڵەت معاشی مقابلی خزمەت وەرەگریت ئەو خزمەتی خۆی کردی حکوومەت ملزەمە یان موچەی بداتێ یان واز لە حکوومەت بین لە دەسەڵات بینیت ڕئیس وزەرا بێتن احتیزار بخواست بەری ئەمن توانام نییە وڵات بەڕێوە بەم خوا حافظ خەڵکی دیکە لە من بەتواناترە بابێ وڵات بەڕێوە بات خەتای بەغدایە پارکەین هیچ با خەتای بەغداد بێ حکوومەت ملزەمە عیلاجی بکات موچەخۆر خۆ ناچی یەکێکە بچی لە بەغداد چارەسەر بکە لۆ ڕئیس وزەرا نوێنەری خەڵک لۆ ئەو موقعی وەرگرتیە وەزیری مالیە لۆ ئەو موقعی وەرگرتیە وەزیری مالیە مکەلەفە بچە شێ بکە نەک هاوڵاتێکی وەچی من وەچی زەنابەت وەچی خەڵکی چریک ئەوە ئیشی تاکە کەس نییە ئیشی دەوڵەتە مشکلێ دەوڵەتە نەک مشکلێ شخص حکوومەت ملزم ئەو مشکلی حل بکات ئەگەر پێی حل نابێ برێ بابە ئەمە توانام نییە خوا حافظ با کەسێکی لە من بەتوانێتتر بێ حل بکات یەکە لە دوانە لێک لەو دوو بژاردێ لە من حاڵ بقسەکە ئێستا ئەمن مەبەستمە کە خۆ دەڵێ خەڵک ئاها ژیانی خراپە خەڵک لەو دۆخەیدایە پێویستە حکوومەت بێزگەلەوەی کە خۆت دەڵێ بڵێ ئەمن داوای لێبوردن دەکەم چیت کە پێویستە لەسەری بیکە ژیانی دابێ خەڵک دابین بکە ژیانی خەڵک ئەبسط ئەضعف الئیمانە یعنی ئەگە کابرا بە ئەو هەموو هەولێر بە هەموو عیمارە بیتن بە بچگۆتی زادی بە
بعتری بشواتن وەچی کابرا پارەی نەبیتن کە ژیانی خۆی پێدابین و کە ئەوانە کە داد نادا ئەوانە داد نادا ژیان لە پێش هەموو شتێکی ڕوحی من ژیان ئەو زە دوای ئەمنیەت دێتن ئەو زە دوای ئاوەدانی وشی ئەو لوکسوسی پێرە لە حالەتی ئەگە بە پێ دەرجە بە دەرجە بچێ دوێ ژیان لە پێش هەموو شتێکی ڕوحی من بەشێک لە خەڵکی دەڵێن با موسەخۆران فەرمانبەران سەبر بگرن سەبر لە چێ ئەمن عقدم هەیە لەگە دەوڵەت ئیشەکەم مقابلی موچەم کە سەری مانگ دەهات حکوومەت مولزەمە موچەی من بدە ئەگەر نەدا دەبی پاساوم لۆ بینیتەوە ئەگەر پێی جێبەجێ ناکرێ موچەی من دابینم کە بە حکوومەتایەتی نەکە ئێستا کە موچە دوا دەکەویتن حکوومەتیش لە باز و ڕسوماتی خۆی خۆش دەبی یان دوای دەخا بڵێ کاکە لە بەرەوەی موسە ناکە ئەمن مشینە 40 ملیۆن دیناری من لەکن حکوومەتی هەیە بە حساب بەناوی قەرز بەڵام هیچ ڕۆژەشی ئامادە نیە پارەی کارەبای دە ڕۆژی تاقیبی کارەبام لێ ئەبڕیت کە ترمبیلی تەزیلەکەم کە ئاو هەرێکە لەو خەدەمەتانە کە جناب خانی تەزیل کردی ترمبیل کڕیە حکوومەت باز و ڕسوماتی خۆی یەک فلوسی عفو ناکات کابرای بەڵام قەرزی میش ئامادە نیە بداتەوە حکوومەتایەتی لەکوێ ئەو دنیا ئەو هایە باشە بۆ بڕای و بێمنەتی نییە بەرامبەر بە خەڵکی ئەسڵ بێمنەتیە ئەسڵ منەتیان بە خەڵک نەمایە ئەسڵەن حیساب نەکردن لە بۆ خەڵک ڕوحی من لە هەر جێگایەکی کە حکوومەت تعبیر نوێنەری خەڵک بی ئەوها بێمنەت نابی لە خەڵک ئەوها بێمنەت نابی لە خەڵک ئەمن لە ئەڵمانیا ژم لێرە ناژم ئەمن واقعی ئەبینم کۆ یەکمانجی موچەی نەدا حکوومەت دەبی هەر وەشێتەوە دەبی هەر وەشێتەوە حکوومەتە دەبی هەر وەشێتەوە دەبی ڕئیس وزرابی اعتزار بخوازی بابە ئەمن فاشیل بم ئەو مانگەی نەمتوانی معاشی خەڵک دابین بکەم خوا حافیز تێگە کاچی من ئەدی ئێرە لۆوە ناکەن خۆش ئینسانن ئەوانش دنیایان دیتەوە زانن سیستەمی حکومڕانی لە دنیای کۆ لۆوە ناکەن یان حەلکەن یان واز لێ بین بەجە بێر ئەوە یەک لە دووانە کاک لە هەموو دنیاش ئەو هەیە ئێستا خەڵک دڵی پڕا خەڵک دری پڕە مش درم پڕە خەڵک هەمووی دری پڕە خەڵک لە ناڕەحەتی خۆی قسە ئەکاتن بەڵام نەکەس گوێت لێ ڕاگر نەکەس حیساب لە قسەی کەسەکات خواگە گوێیان لە قسەی خەڵکی بکەش لێ ناگرن نەخێر ئەگە گوێیان لێ بگرت بەیە على كل حال هل أوندي قوت أوندا بس دۆخی بازار چۆنە والله الحمد لله قدر أو قرماية وبي باري باشا وسطها يعني الحمد لله کە موچەک هات گۆڕانکاری دروست نەکرد هیچ كاكا موسەگات کابرا 100 ڕۆژ معاشی وەرنەگریتە هەفتا تقریبا 80 ڕۆژ بوو کابرا پارەی فڕنی بدا پارەی عیادەی بدا پارەی میوانداری بدا پارەی بنزینی بدا پارەی ئاوێ بدا پارەی کارەبای بدا پارەی چی بداتن بەشی ناکاتن ناخی باشە ئەی ئەو با بڵێن بەشێک لەو خەڵکەی کە بەشێک لە فەرمانبەران کە موچەکەیان وەرگرتیە ئەگەر بەشێکیان بۆ نمونە بەشی قەردانەوەکەی هەر ناکە هەندێکیان پارەیان زیاتر قەرز کردی لەوەی کە موچەکەش وەردەگرن بەڵام بەشێکیان کە با بڵێم نیوە قەرزارن ئەو پارێک کە هەشتیان زۆر دەستی پێوە ناگرن دەترسی ئەوەی ئاخۆ کەی موچەی مانجی 6 و 7 ئێمە وەکو هاوڵاتی ئەم کوردستانی ئەزمونێکی یەکجار زۆرمان هەیە لەو مەرعەلانە لە بەوەی هەر تاکەچی لەو هەرێمی کوردستانی دەبینی معاشەکی هەیە ئێستا من بێک بەخۆم معاش خۆرم بە 400 زاری لە گەشت و گوزار باخچەوانم ئەگە بێت و ئەو پیشەی لەگە نەکەم نەوەڵڵا بەس بەشی بنزینی مەرزیەکەم ناکاتن نەخۆ سەفەر و سەیران هەر تاکێک ئیشەشتکەی لەگەر دەکا یعنی چەند کەسانەگەنە ساویلکەنە سادەنا یعنی تاقییان یان تموعیان نییە ئەوانە یاڵڵا بەڕێوە بچن ئەگەنە هەر تاکەچ دەبینی هەر هەمووی مۆزەفا و هەر هەمووی معاشی هەیە ئەزە بردیوار و سەردیوار سەردیوار مەبەستە سەردیوار چێ ینی خوا دەزانی بردیوارەکە مازانی دوامنەکە بە سەر دیوارەکە ئەوشتەکی نوێیە خۆ دەگەر ئەو کەسابەتەی نەکەی بە موچەکەی ناژی ناوەڵڵا ئەگەر شە لەگە نەکەم یەگوتم بەس بارەی بنزینی مەرزیەکەم ناکە منداڵت هەیە من چوار مناڵمەیە وەکو خۆ دەڵێ ئەگەر کەسێک کەسابەتێکشکەنەکە بۆ 400 زاری دەبی چەندی قرز بکە دەبی چەند تووشی کێشەبی برە 400 هزار دەکات ڕۆژی 13500 نه 13500 دینار بەشی عیادەی 25 زاری دەکەی دکتۆرە بەڕێزەکانی عملیەتی 80 وەرەقە و 10 میلیۆنی 20 میلیۆنی دەکاتن ئەمە با خۆمان لە جێلی نەدەن نەوەڵڵا خەڵک لە ئاخر دەرەجە وەزعی خراپە ئیشاڵڵا خوای گەورە لەمان سا دەکاتن با بزانم چەندێک مشتری دائیمەکانت ئێستا کەمتر لە چاوزاران شتی دەکەن ئێستا دنیا گێرمە ئێستا دنیا گەرمە و خەڵک کەم دێتن ئەلحەمدولیلا ڕزقی خۆمان پێڕاگەیشتیا نرخەکان زۆر نزمن پیاز 4 بازاریە بیبەر 4 پەتاتە 4 بازاریە ئەو شتانە هەرزانن تەماتە 4 بازاریە ئەگەر بێت و جستان بە و معاشەژەها بە خەرک وێراندا و بەس لە بە نەفتکردینێ بەڕاستی نا ئەلحەمدولیلا وەسەتە زۆر سپاس گەلە بەخێرم هیوادارم
خی گەورە لە مەمان چاپ بکە لە بۆی بەیس کەسێک چانابیتن. ئەتوو تری دەفرۆشی ماشەڵڵا ترەکانیش جوانە وانە چنددە خوازەسە ترەیە خواستی هەیە لەبەرەوەی هەرزانە ئێستا کە چلی بە هەزار نادە بە هەزاری بەری ئەو تری چێن دەدا بەلات بەل خەڵک تری جوان و خۆش کو بناستەوە ترێ هەل لە دووڕە دیارە کو ئەگە باشویەوە نوێ وشیەکەی تەڕە و تری چێنەر زۆر بە تامە بەخۆی ئەگەر بێ سعقەت تری ڕەشی خۆمانە خۆشناوەتی داما بەتامترە بەڵام ئەوانەش لە بۆ ڕەنگەکان کە کەمالی هەیە ئەلوانی هەیە ئێستا لەو دوایان کامەیان زیاتر خواسی لەسەر هەرسێکیان وشیەکە هەرسێ وشیەکە ئەوە بەخۆی کەمالی پێدەرێن ئەوە زەیتونی پێدەرێن ئەوە دێزی پێدەرێن ئەو جەنە عید کەشەیە بابەتکە هەر کەسە بابەتی خۆی ینی نەعیەتەکەی ڕەنگەکەی جوان نه علاقە لەسانی ئەڵان کشمیش دەهما ینی ورترە گرانتریشە بە 2000 چەند ساڵ دەبێت لە بازار کە سابەت دەکەیت وڵڵاوە لە 91ەوە ماشاءڵڵا کێستا موچەک دابش کرا گۆڕانکاری لەسەر بازار زۆریش زۆر تەعزیر ینی تەسیری لەو بازاڕی کرد ئارێوڵ ئەو دوو ڕۆژەی یعنی فەرقی هەبوو لەگەڵ ڕۆژەکان کە چەند دڵت پێخۆش زۆر هەم بەخۆم دڵم پێخۆش بوو هەم خەرکەس دڵی پێخۆش بوو ینی ئەشیایەکەی بەبێ منە دەهات دەکرد و دەڕۆی دەڵێم ئینشاءڵڵا هەمیشە بازارتان باش ئینشاءڵڵا الحەمدولله بەڵایزان و خۆشەویستانەوەی کە بینیتان و بیستان قسە و تێڕوانی بەشێک لە کاسبکارانی شاری هەولێر بوو و قسەی بەشێک لە موچە خوراوانی هەرێمی کوردستان بوو ئەوان دەڵێن ئەگەر موچە لە کات و ساتی خۆیدا بێ بێگومان گۆڕانکاری زۆر بەسەر بازاردا دێ و خەڵک ئەو پارەی کە لەلایەتی سەرفی دەکا و بەدڵی خۆی لە بازار شت دەکڕێت بەڵام ئێستا بۆی دواکەوتنی موچە کە یەک موچەش دراوە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان جا ئەو فەرمانبەرانە نازان قەرزی پێ بدەنەوە بێ لە بازار شت بکڕن بەڵام کاسبکارانی بازاری شێخەڵای هەولێر دەڵێن ئەو یەک موچەیەش تۆزێ باش بوو ینی خەڵک هاتۆتە بازار شتی کڕیوە حەز دەکەین کە گۆڕانکاری بەسەر بازار داهاتووە دەخیلەکانمان دیارەکە لە چاو ڕۆژانی ڕابردوو تۆزێ گۆڕانکاری بەسەر داهاتوە جا ئەگەر بێت و حکوومەت لە کات و ساتی خۆیدا موچەی مانجی 6 و 7 دابەش بکاتن موچەکانی مانجی داهات و دوانەکەوێ ئەوە بێگومان گۆڕانکاری زۆر بەسەر دۆخی بازاردادی و شێخەڵای هەولێر بەم جۆرە ئێستا نابێ بەڵکو زۆر قەربارختر دەبێتن تا پرۆگرامی چلیکە بەخوای گەورتان دەسپێنم خواتان لەگەڵ